أم موقفي جولك بو موسى عليه الصلاة والسلام أو موقفي صحابة من دينة ويات كاتي لجنجي بدر برانبر ببيغمري خوا صلى الله عليه وسلم فرق جهوازيك بكين بزانم أصحابي بيغمري خوا صلى الله عليه وسلم چون وڵامی پێغەمبەر محەممەدیان دایەوە صلى الله عليه وسلم و جوولەکەش بەچی شێوەیەک تەعاملیان لەگەڵ موسا کرد. پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم کاتێ ویستی دەست بگرێ بەسەر قافڵەی قوڕەیش لە جەنگی بەدر ئەوان بۆ شەڕ دەرنەچوو بوون، بەڵام مشرکین خەبەریان پێگەشت زانیان بۆ قافڵەکاتن ژمارەیان کەمە، ئەوان سێقاتی ژمارەی ئەوانیان هاورد، ئەوان بوون بە 1000 ئەمان 314. پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم یەکسەر جەیشێکی گەورە هاتە بەرامبەری، ئیتر دەبێت شەڕ بێت. پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم دەیەوێت سەحابەکانی تاقیب بکاتەوە، بزانم ئامادەن بۆ شەڕ. ڕووی کردە سەحابەکان فەرمووی ئێوە چی دەڵێن؟ ئێمە بۆ قافڵەکە هاتین، شەڕکەین، خەبەر لای ئێوە چییە؟ چیتان پێ باشە؟ یەکێک لە سەحابە هەستا فەرمووی ئەی محەممەد صلى الله عليه وسلم تۆ باسی چیمان بۆکەیت؟ والله فەرمانمان پێ بکە بڵێ بڕۆنە ناو ئەو دەریایە ئەو بەحرە لەگەڵ تا دێی ناگەڕێینەوە. مقداد هەستا فەرمووی ئێمە ناڵێن وەکو بەنی ئیسرائیل کاتێ بە موسایان وت اذهب أنت وربك فقاتلا إنا هاهنا قاعدون، ئێمە دەڵێن اذهب وربك فقاتلا إنا معكما مقاتلون. ئێمە دەڵێن خۆت و پەروەردگارەکەت شەڕکەن و ئێمەش لەگەڵتانە هەر هەمومان دەجەنگین و بەرامبەر بێ باوەڕان ئەوەستین. سەی ئەو دوو مووقیفەکەن، مووقیفی ئینسانی باوەڕدار و ئەو مووقیفەی کەوا جوولەکە هەیبوو بەرامبەر بە پێغەمبەرەکەیان کە موسای عليه الصلاة والسلام.